نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پوختەیەک ئەو کتێبانەی تایبەتن بە ئاکار و خەسڵەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام ئەو سەروەرەیان بە گشت لایەنەکانیەوە باس کردووە. ئەو وەک چۆن لە ڕووی جەستەیەوە مرۆڤێکی کامڵە، بە هەمان شێوە لە ڕووی ڕۆح و ئاکارەکانی شێوە هەروە کامڵە. لە وتەیەکدا کە دەدرێتە پاڵ حەزرەتی عەلی پێغەمبەری خوا بەم شێوەیە باسکراوە: كان رسول الله أجود الناس كفا وأشرحهم صدرا وأصدق الناس لهجة وألينهم عريكة وأكرمهم عشرة من رآه بديهة هابه ومن خالطه معرفة أحبه. پێغەمبەری خوا بەخشندەترین مرۆڤەکان بوو، سنگ فراوانترین و لێبوردەترین کەس بوو، بە ئەندازەی هەموو دنیا ئەرک و قورسایی لەسەرشان بوو، کەچی بێ ئەوەی ئۆفێکیشی لەزار بێتە دەر، شانی دایە بەری و هەمووی بەجێگەیان. شتانێکی تاقەت پڕوچێنی وای لە سینە دەگرت، هەر بە خەیاڵی کەسیشدا نەهاتووە، لە بەرامبەر هەموو جۆرە ئەزیەت و ئەشکەنجە و ڕەفتارێکی نامەردانەدا هەمیشە جوامێرانە مامەڵەی دەکرد. لە ڕووی شێوەزاریشەوە ڕازبێشترینی مردومان بوو، واتە کەسێک بوو لە هەمووان قسەی ڕاستتر بوو، خۆ ئەگەر گاڵتەشی بکردایە وشەیەکی پێچەوانەی ڕاستیت لێ نەدەبیست، تەنانەت لە خەونیشیدا درۆی بەدەمدا نەهاتووە. ڕاست دانیشتووە، ڕاست هەڵساوە، ڕاست دواوە، ڕاست بیری کردوێتەوە، ڕاستی وتووە و بانکێشتی بۆ لای ڕاستی کردووە. کەسێکی تا بڵێ سروشتی بوو، گەر لە تەنیشتیدا دانیشتبای هەرگیز ناڕەحەت نەدەبووی. لە پاڵیدا ئەوەندە هەستت بە ئاسوودەیی دەکرد، دەدوت لەگەڵ هاوڕێیەکی گیانی بە گیانیتدا دانیشتوویت. خاوەن سروشتێکی وەها و ڕۆحێکی هێندە بڵند بوو، لە توانای هیچ کەسدا نەبوو بگاتە ئاستی و هەڵسوکەوتی وەک ئەو بێت و وەک ئەو بیر بکاتەوە و هاوشێوەی ئەو بێ. بە گەورەی خۆیدا دەبەزی ئاستی سەرمەستانی نێو کۆڕی و هیچ کاتێکیش ئەو جیاوازی لە نێوان خۆی و دوێنراوەکانیدا هەبوو نەدەکرد بە خاڵێک بەسەریانەوە و ناڕەحەتی نەدەکردن. گەر لە شوێنێکدا کەسێکی ببینیایە نەتوانێت وەک ئەم ڕێبکات، ڕاستەوخۆ ڕۆیشتنی خۆی بە گوێرەی لاواسترین کەس ڕێک دەخست، هەر خۆیشی فەرمانی ئاوەها ڕەفتارێکی پێکرده بووی. ئەم بنەما گشتگیرەی کە هەموو یەکەکانی ژیانی گرتوێتەوە لە هەموو کات و زەمینەیەکدا لە ڕەفتارەکانی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵاتی وەسەلام ڕەنجی دەدایەوە. هەستبەرزترین و ڕێنوێنیترین کەس بوو، ئەوەی بۆ یەکەم جار چاوی پێی دەکەوت لە تاوسا موشکۆی دەسڵەمیەوە، ئەوەیش کە دەرفەتی بۆ دەڕەخسا کەمێک لەگەڵیدا بمێنێتەوە و بیناسێ هۆگر و شەیدای دەبوو. چ جای ئەوانەی لە نزیکیدا بوون، ئەوانە لە هەموو کەس زیاتر خۆشیان دەویست. حەزرەتی ئەبوبەکر لە هەموو کەس نزیکتر بوو لێی، لە هەموو کەسێکیش زیاتر خۆشی دەویست. نە لە پێش ئەو نە لە پاش ئەو ئەستەمە کەسێکی تر هەبێت هێندەی ئەو خۆشەویست بێت. ئەوە تا هەموو باوەڕداران یەکێک بە زمانی و یەکێکی تر بە زمانی حاڵی بە هەموو دڵسۆزی و لە ناخ و هەڵقڵاویەکەیانەوە بەردەوام ئەمەیان وتووە و دەشێڵێنەوە: ئەی گیانی گیانان، دڵە حەیران و سەرمەستی تۆیە لەبەرچی، جەماڵت هەر وەک ڕۆژی ڕەخشانە لەبەرچی. بەڵێ وایە، چونکە ئەو خۆشەویستی پەروەردگاری جیهانیانە.